گروپی شانۆی کەم ئەندامانی کوردستان لە کارێکی شانۆیی نوێیاندا شانۆی پیتانەلکاوەکان نمایش دەکەن کە لە نووسینی دارۆ عەزیز و دەرهێنانی ئاسۆ نووری سەلیمە. من سەرۆکی من بووم هانمدا هونەرمەند ئاسۆ نووری لێرە ئامادەیە لەگەڵمانە و گفتوگۆی زیاترەکەین. کاگا ئاسۆ سڵاو لێبێ بەخێربێ. سپاس بۆ ئامادەبوون. گروپی شانۆی کەم ئەندامانی کوردستان لە کەیەکەوە دامەزراوە؟ گروپی شانۆی کەم ئەندامانی کوردستان ئەو ئەندامانەی کە لە ناو کۆمەڵی ڕۆژان ئەوان لە ساڵی 92 دامەزراون وەکو کۆمەڵی ڕۆژی کەم ئەندامان. من لە ساڵی 95 سەرۆکی ئەو کاتی کۆمەڵی ڕۆژ کاک شێخ نووری ڕەحمەتی لە ڕێی خزمێکی خۆی و کاگاوات ئەویش کەمەندان بوو پێوت بوو برادێک بدۆزەرەوە با ئیشی شان و ئەو شتانە بۆ کەمەندامان بکەن کە پێیوتم ڕاستەکەی نەمەزانی موئەسەسە و ڕێکخراوە شتێک هەیە ناوی کەمەندامان بێ و خەڵک و ئەوانە لە کەمەندام لە خۆ بگرێ قەراروشتم نەداوتم بابێن بەسەر چاوزام چیەوێ کە ڕۆیشتم چوومە ناو ساحەی ناو ئەو کۆمەڵی ڕۆژێ ئێستا کە لە بەختیاریە تەسەورەکەی نزیکی 40 بۆ 50 کەمەندام لە کچوو لە کوڕم بینی زۆریان لەسەر کورسی بوون زۆریان دوو دار شەقی پێ بوو مەسەرەن هەندێکیان قاچ و ئەوانەی نەبوو شکڵێکی بەری توزانم زۆر جوان بوون قەراروشتم نەگەڕانەوە بۆ نەفسی خۆم وشتیوایە هەر لێ بە کاک ئاواتم و دوتم ئەگەر چوینە ژوورێک سەر موافقم لەسەری کە چوینە لای کاک نووری وتم هەموو ئیشێکی شانۆ بەسەر چاو بۆتانەکەم حتا و دراسەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکان 5 ساڵە خوێنرێ من نەتوانم مۆشیان بۆ بکەم بۆی کە زانستێکیان هەبێت لەسەر شان و ئەوانە بەڵام یەک شەرتم هەیە وتیان چییە وتم مطلقاً قەت پێم نەڵێن نمایشێکی شانۆی ئامادەکە باز لە معاناتی کەمەندامان خۆی بکات چونکە من ئەگەر بێم لەسەر دیوەکەی تری ئیشەکەم لە دوای دەستم هەر ئەو ساڵی 96 مەملەکەتی سەرەتانم حازر کرد بۆیان نووسینی نەجات نووری بوو یەکێک بوو لە ئیشە جوانەکانی ساڵی 96 کە کراچکە فیستیڤاڵ یەکێتی هونەرمەندانیش سوتفە لە پرۆژەکەما بوو منیش داخلەوە فیستیڤاڵە بووم لەو کات هەتاکو ئێستا لە 95 تاکو ئێستا ئەم پرۆژەیە 22 هەمین کارە بۆیانەکەم نزیکی 35 بۆ 45 ئەندام لە ناو گروپەکەیە هەیە و دڵخۆشترین شت لای من ئەوەیە کە زوربەی زۆریان خانم و کچن هەمووشیان بەتوانان تەسەور ناکەی زوربەی هەرە زۆریان خریجی پەیمانگای هونەرە جوانەکانی ئاکادمی فنون جەمیلەن واتە خۆیان بەهرەیەکی هونەریان تیا بووە بەهرەیەکی هونەریشیان تیا بووە و ئیتر خوای گەورە شتێکی لێسەنون شتێکی گەورەتریشی پێبەخشیون هەتاکو ئێستا 3 جار چوومەتە فیستیڤاڵی فەجر لە تاران هەر ئەم گروپەشم بردووە تەبەن بە 2 ساڵ جارێک بینە میلەلیە یعنی نێودەوڵەتیە 30 40 50 60 دەوڵەت بەشداریەکە ئەوانیش هەر وەکو ڕێکخراوی کەمەندامانیان بەشداریەکەن بەڵام گروپەکەی من هەر هەمویان بە کەمەندامی چوونەتەوە ئەوان یا کەسێک یا دوو کەسیان بەکارێنەوە باقی هەمی ساغە بەکارێنراوە ئەو جارانەشی کە من چووم معقیبی شەکانم دکتۆر خودبەدینی سادقی بووە حتا لە کاتی لیژنە تەحکیم شتەکەیە نیان هێشتۆ بچێتە ژوورە بۆی تەحەویز دروست نەبێ بەسەوە ئەوەی پێوتون و توێتی هەموو گروپەکانی بانکتان کردووە یا کەمەندامە یا دوان یاسانی تیا بووە ئەم هەر هەمووی کەمەندامە یعنی جایزەکەم لەسەرەوە وەرنەگرتووە کە باشترین ئەکتەر دەرچووە لە کچەکانە لەسەرەوەی کەمەندامانە چونکە فیستیڤاڵەکە هەمووی کەمەندام بەشداری تیا کردووە لەسەر تەمسیل و ئەدا و شخصەتی خۆی وەرگرتووە کە لە پرۆژەکەیە هەبووە زۆر خۆشحاڵم طبعاً لەو کاتەوە کە ئەوە نزیکی 25 ساڵ زیاترە بێ لە ناویانم دەستیشان لێ بەرەڵا ناکەم دەستیشم لێ بەرەڵا نەکردوون وعدم داونەتێ هەتاکو و تاقە و توانم تیاوێ و اختصاصێکی خۆم منیژێ بەخشم بێەوە سەرکەوتوو شانۆی پیتەنەلکاوەکان ناوەڕۆکەکەی باس لە چیەکات دەقی
دارو عزیزە ئەم دقا ساڵی 2019 لە ئەڵمانیا لە کۆی 47 دقە قیراءە و خوێندنەوەی بۆ کراوە کاکە دارۆ خەڵاتی باشترین دەقی وەرگرتووە کە پێم وت هەمێ لەو پرۆژەیە ئیشکەم زۆر پێی خۆش بوو چکە من دارۆ بێجگە ڕەفیقی فەن و ڕەفیقی تەمەن و ئانەشمە زۆر پێی خۆش بوو پیتەنە کاوەکان یەکێکە لە هەرە دەقە جوانەکانی دارۆ کە نووسیوێتی ئەم دەقا یەک پەردەیە فەزا و لۆکیشنەکە ناو نەخۆشخانەیەکی دەرونیە چەند شخصیەتی تایە هەرێکە و بە معاناتی خۆی پیشانی منایە کە من لەسەر چی تووشی ئەم نەخۆشی دەروونە بووم مایسترۆی تایە ئۆدیب مەلیکی تایە دوو برین پێچی تایە خۆشیان هەر نەخۆشی نەفسیان هەیە زایدەن ژمارەکانی 16 و 27 و 7 تایە لە زمنی ئەم پرۆژەیە شخصێتێکم هێناوە مامۆستا حیکمەت هەردوو قاچی ئالێرە نییە لەسەر کورسیە ژمارە هەفتاوێکە چکە دارۆ خۆی لە دەقەکە ئەو شخصێتەی هێناوە لە جەنگاوای لێ هاتووە هەردوو قاچی پەڕیوە یعنی حتا ئەمە بۆ گەورەی مامۆستا حیکمەت و توانای کەمەنداوە قسەیەکەم ڕۆژێک پێم وتم خەیاڵێکم هەیە ئەگەر بتوانی تەنفیزی بکەی بۆ من زۆر مهمە ڕەنگە بۆ خۆش زۆر جوان بێ وتی چێوتم من لەناو ئەو لۆکیشنەیە ئەو ڕەبێ پیشانێم کە تۆی تایی ئەو کاتەشی کە تۆپەکەیت بۆت کە قاچەپەڕی ئەتوانی حرەکەیەکەی بۆم کەی وتی چێوتم لەسەر عەربانەکە خۆ بترێتەوە وتی ئاساییە لە من جوانتر کردی کە تەمسیلم بۆ کرد زۆر معاناتی تایە ینی دارۆ مەجموعەیەک فکرە و خەیاڵی هێناوە لەناو ئەم دەقەتجێی کردوتەوە کچەکانی تایە بۆ نمونە دادەبیانی تیا بەیان زەریفی تایە دەوری بتولیێبنی لیزابینە بەیان هەموویانی بە پەنگاوە بەمی تەشجێ کردو بچێ بۆ شەڕ بۆی قاچی پەڕێ بەوی کچەکەی بەرباران کردوم خۆی یەکەم کەس بووە باسی معاناتی کۆمەڵێک کەسەکە لەناو نەخۆشخانێکی دەرونیە بە عامیشەکە لە کۆمەڵی ڕۆژ جگە لە هوەری شانۆ ئایا هوەرەکانی تر پێیان پێبردووە یان چۆنەڵی بەکاری ئەهێنن بۆ کەم ئەندامان و تاکەن کەم ئەندامان فێر بن لیانەوانێ بۆ نمونە هوەری میوزیک هوەری شێوەکاری نیمانە تەوان بەڵام لەم پرۆژەی خۆمایە ئەڤین خۆی خریجی ئەکادمی فرونجەمی لێ باشترین ڕەسامە ینی حتا لەم فترەی پێشوە لە ئەمنە سوورەکە لەو حیوای کردبوو ئەوانەی کە تەشکیلین مامۆسای هوەری تەشکیلین و تویان لەوە چێمە دامێن عەرزی بێکە کردوێتی ئەمە لەو حەکانی جوان بووە ئەجیناوەکو دەورات و ئەو شتانە هیچ شتێک نییە بێجگە لە بەشی شانۆ زیاتر کاگاسۆ زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازین چاوەڕی نمایشێکی نوێ جوانین سپاس